سپاس بۆ جەنابەت بێ ئاماری ساڵی 2021 ئێمە توانیمان 113,000 پاسپۆرت بەرهەمبێنین بۆ هاوڵاتیان لە نێوانەدا 41,000 پاسپۆرت یەکەم جار دەرهێنراوە و 68,000 پاسپۆرت نوێ کراوەتەوە تازە کراوەتەوە هەروەها 3260 پاسپۆرت لە نێوان ونبوون و تێکچوونی پاسپۆرت هاوڵاتیان هاتوون کارمان بۆ کردوون و بوون تەخاوەنی پاسپۆرت لە سەرانسەری بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیدا. باشە سەبارەت بە جیاوازیەکانیانی باستەوە دەکرێت کە هیچ جیاوازیەک هەیە لە دەرهێنانی پاسپۆرت لەم ساڵدا بەراورد بە ساڵەکانی ڕابردوو هیچ گۆڕانکاری و ڕێنمایەکی نوێ دەرکراوە لەو بارەیەوە؟ بێگومان ئەگەر بێت و بەراوردێ بکەین لە نێوان 5-6 ساڵی ڕابردوو و ئەم ساڵدا 2021 جیاوازێکی زۆر لە شێوازی کارکردنمان هەیە بۆ نمونە پێش 5 ساڵ پێش ئێستا کە ئێمە لە لای لە بینا کۆنەکە بووین لە بەختیاری سەرەی هاوڵاتیان پێچێکردەوە بۆ سەر جادەی سالم جاریوە بوو شەوان هاوڵاتیان لەسەر شەقام سەریانەگرت لەسەر بەتانی و مقبا خەوتن بۆی ڕۆژ بێتەوە بە زووترین کات سەریان بەرکەوێ و لە ماوەی 6 مانگ بۆ ساڵێ بوون بە خاوەنی پاسپۆرت بەڵام خۆشبەختانە ئێستا هاوڵاتی کە دێ بۆ ئەمڕۆ معاملە کەسبێ یا دووسبێ ئەتوانێت بە خاوەنی پاسپۆرت زۆر بە ئاسانی ئەتوانێت دەستە بەر بێ هەروەها کاریکەی گرنگ کە جیاوازێکی زۆر هەیە بۆ خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان ئەویشەوەیەکەوە کردنەوەی نووسنگەکانی پاسپۆرتە لە هەڵەبجە لە کەلار لە چەمچەماڵ لە ڕانیا ئەمە هۆکارێک بوو بۆ ئەوەیەوە ئەم ساڵی 2021 زیاد لە 50,000 هاوڵاتی پێویست نەکبێن بۆ سلێمانی ئەو ڕێگە دوورە ببڕن وەکو بەڕێستان ئاگدارن هاوڵاتی پێویستە دووجا بێ بۆ دەرهێنانی پاسپۆرت جارێک کە معاملەکە جارێکیشکە بێ بە خاوەنی پاسپۆرت وەرێگرێتەوە کەواتە 50,000 هاوڵاتی لە قەزا و ناحەکانەوە نەهاتن ساڵی 21 بۆ سلێمانی بە دوو جار حسابی کە وەرگرتن و معاملەکەش کەواتە 100,000 هاتوچۆ لە نێوان قەزا و ناحەکان بۆ مەرکەزی شاری سلێمانی کەم کرایەوە احتیمالاتی ڕوودانی پێکدادانی ئۆتۆمبیل کەم کراوەتەوە لەو 100,000 جارەدا و هاوڵاتیان گیانیان پارێزرا و بۆ سەرڕاوێت کە بە ئاسانی بوونە بە خاوەنی پاسپۆرت سەرڕای ئەوەش خزمەتگوزاری کە یا گۆڕانکاری کە پێشتر ئەوانەی کە نەخۆش بوون کە سوتا بوون کە لە خستخانەی هیوا بوون کە ئەمەلیات کرابوون لە ماڵەوە نەیە نەتوانێت بجۆڵێن ئەوانش پێویست بوو بهاتنایە بۆ بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی لە ماوەی 5-6 ساڵی ڕابردوودا بەڵام لە ساڵی 2021 ئەو کێشەیە نەما و هاوڵاتی نایە بۆ ئەوەی کەوا بێ سەردانمان کە ئێمە ئەچین بۆ ماڵەوە ئێمە چین بۆ خستەخانەی سوتاوی ئێمە چین بۆ خستەخانەی هیوا ئێمە لەوێ یانکەین بە خاوەنی پاسپۆرت لە ڕێگەی تیمۆبایلەکانمانەوە بە ئاسانی ئەتوانن ببن بە خاوەنی پاسپۆرت. سەرڕای ئەوەش گۆڕانکاریی گەورە بۆ خزمەتی هاوڵاتیان ئەویشەوەیەکەوە هەندێک دۆکۆمنت یا هەندێک معاملاتی پاسپۆرت ئەو هاوڵاتیانێک کە لە هەندێران بوون ئاهاتنیان ویست ببن بە خاوەنی پاسپۆرت بۆ هەندێک دۆکۆمنت پێویست بوو سەردانی بەغدا بکەن وەزارەتی دەرەوە وەزارەتی خارجیە بۆ ئەوەی تەصدیقی دۆکۆمنتەکان بکەن ئێستا ئێمە لە ناو بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی تەصدیقی دۆکۆمنتەکان نەکرێن هەروەها نووسنگەی ڕاستاندنی پاسپۆرت نووسنگەی ڕاستاندنی ئەفو نووسنگەی ڕاستاندنی دۆکۆمنتەکانی وەزارەتی دەرەوە لە ناو بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانیە هاوڵاتی پێویست ناکە بچێت بۆ بەغداد هەر لە ناو بەڕێوەبەرەتیمان ئەو دۆکۆمنتانەی بۆ ڕاستاندن نەکرێن سەرڕای ئەوەش خاڵێکیکەی گرنگ ئەوەیە کەوا پێش 5-6 ساڵ پێش ئێستا پێویست بوو هاوڵاتی بۆ پاسپۆرتی ون بوو یا پاسپۆرتی تێکچوو ئەو 3260کەوە معاملاتیان کرد لە ساڵی ڕابردووە ئەوە ئەو 3260 هاوڵاتیە بچوونایە بۆ محکمەی کەڕادە بۆ بەغدا لەوێ چەندین جار وایە بچوونایە 6 مانگ بۆ ساڵێکی پێچ و جاری وەها بوو پێویست بوو پارێزەر بگرن بەڵام ئەم ساڵ وەکووە بینن محکمەی حەود لە ناو بەڕێوەبەرەتی پاسپۆرتی سلێمانی کراوەتەوە و پێویست ناکە سەردانی بەغا بکەن ئەو 3260 هاوڵاتیە هەر لەوێ لە ناو بەڕێوەبەرەتیمان پاسپۆرتەکانێک کە تێک چوو بوو یاون بوونەوە خانووی بە خاوەنی پاسپۆرت لە ماوەیەکی کورتە ئەم هەموو گۆڕانکاریانە ئابینن لە بەڕێوەبەرەتیمان بەڵێ زۆر باشە سەبارەت بە خواست لە سەردەرێنانی پاسپۆرت لەلایەن هاوڵاتیان یاریمی کوردستان و دانیشتوانی شاری سلێمانی شوین دەکرێت بڵین ساڵی 2021 خواست لە سەردەرێنانی پاسپۆرت زیاتر بۆ بەراورد بە ساڵانی ڕابردوو چونکە لە ساڵی پاربینیمان کۆچێکی بەلێشاوی هاوڵاتیان یاریێم دەستی پێکرد ئێوە تێبینیتان کردبوو کە دەرێنانی پاسپۆرت لە ساڵی پاردا زیادی کردووەیان چۆن؟ بەڵێ
ئەوەی کە تێبینیە لەلای ئێمە و لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی پاسپۆرتەوە لە بەغدادەوە و ساڵی چەند جارێک پەیوەندیمان پێوەکەن کە هۆکار چیە تەنها سلێمانی لە سەرانسەری عێراقا زۆرترین ڕێژەی داواکاری لەسەر پاسپۆرت هەیە. بەپێی ئامارەکانی ئەم ساڵ و چەند ساڵی ڕابردوو سلێمانی زۆرترین داواکاری هەبووە لەسەر دەرهێنانی پاسپۆرت لە سەرانسەری عێراقا. جاری وهەیە کە کۆیەکەیتەوە 34 شاری ناوەڕاست و خواروی عێراق کە کۆی 34 شارەکە ناگاتە ئاستی دەرهێنانی پاسپۆرت لە سلێمانی. بۆ نمونە شارێکی گەورەی وەکو بەسڕە کە 4 ملیۆن هاوڵاتی تایە نزیکە لە دانیشتوانی هەرێمی کوردستانەوە سەیرەکەی نیوەی پاسپۆرتی سلێمانی بەرهەمی پاسپۆرتی هەبوو نزیک 50,000 پاسپۆرت. ئەم ڕێژە زۆرە بۆچی ینی ئێوە هیچ بەدواداچوونتان کردووە کە بۆچی لە شاری سلێمانی بۆ نمونە کە دانیشتوانەکەی بە ژمارێکی دیاری کراوە بەو ڕێژە زۆرە پاسپۆرت دەرێنن ینی ڕوونە بابەتە کە پاسپۆرتی عێراقی بۆ زۆر وڵات ناتوان ڕێگەشتی پێ بکرێ. بەڵێ ئارەزووی گەشتکردن لە شاری سلێمانی و دەوروبەری زۆر زیاتر لە بەسرە بۆ نمونە وەکوتم 4 ملیۆن هاوڵاتی لێ 50,000 پاسپۆرتی بەرهەمێناوە بەڵام لە شاری سلێمانی 113,000 دوو بەقەت بەسرە پاسپۆرت بەرهەمهێنراوە. هۆکارەکەیەوە ئەگەڕێتەوە بۆی کە هاوڵاتیان مەبەستیانە گەشتی گەشت بکەن لە شاری سلێمانی. ڕێژەی هاتوچۆ بۆ گەشتکردن لە شاری سلێمانی و فڕۆکەخانی سلێمانی و ڕێژەیەکی بەرزە هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆەوە. زۆر باشە. باس لەوە دەکرێت کە دەوامی فەرمانگەکەتان ئێستا گۆڕدراوە بۆ 2 نیوەڕوان ینی هۆکارەکەی چی بوو ینی پێشتر لە بەیانیانە کاروباری هاوڵاتیان وانی کە داواکاریان پێشکەشە کرد بۆ دەرێنانی پاسپۆرت بەڕێ دەکرا بەڵام ئێستا دەوامەکە چۆتە 2 نیوەڕوان سەبەبەکەی چی بووە؟ لە 6 مانگی ڕابردووە کێشەیەک دروست بووە سیستەمی پاسپۆرتی عێراقی و کێشەی سێرڤەر دروست بوو کە بە ئاسانی ناتوانرا چارەسەرکرا. مهندسەکان و ئوردنەکان زۆر خەریک بوو نەیانتوانی چارەسەریکەن. ئاخر پلان ئەوە بووکەوە عێراق بکرێ بە 2 زۆنەوە، زۆنێک لە بەسرەوە تاکو کەرکووکە و زۆنی هەرێمی کوردستان جیاکرایەوە. زۆنی بەسرە تا کەرکووک بەیانان دەوامەکەن، زۆنی هەرێمی کوردستانیش لە سەعات 2 دوای نیوەڕۆ بۆ 6 ئێوارە دەوامەکەین. ئەوەی تێبینیمان کرد لەم 6 مانگەیە لەم 5 مانگەیە ئەوەیەکەوە ئەم دەوامکردنە بە شەفتی ئێواران زۆر لە قازانجی هاوڵاتیانە. هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا هاوڵاتی لە ئێواران لە 2 بە دواوە تاکو 6 ئێوارە سەرەکە یا مۆزەفی دەوڵەتە کارمەندە لە دەوڵەتە یا خوێندکارە یا مامۆستای یا پیشەوەرە ئەمانە دەوامیان تەواو بووە و لە ماڵەوەن نانیان خواردووە بە ئیسراحەت دێن بۆ بەڕێوەبەرایەتی پاسپۆرت و بە ئیسراحەت کارەکانیان بڕایەکرێ لەژێر هیچ فشارێکی دەرونی یانین. بەڵام لە کاتی خۆی کە دەوام بەیانان بوو خوێندکارەکە مۆڵەتی وەرەگرت، مۆزەفی دەوڵەت مۆڵەتی وەرەگرت، کابرای دوکانداریا پیشەوەر بە سەعاتێ دوانە هاتوو بە پەلە ئەویست دوکانەکەی بگەڕێتەوە بە دوکانەکەی. ئەمانە هۆکارێک بوون لەژێر فشارێکا بوون بە پەلە کارەکانیان تەواوکەن و بگەڕێنەوە. بۆیە ئەوەی تێبینیمان کرد ئێمە لە 5-6 مانگی ڕابردووە کە دەوام بەیانان بوو بەریەکەوتن لە نێوان هاوڵاتی بۆ هاوڵاتی بەریەکەوتن لە نێوان هاوڵاتی بۆ ئەفسەر و کارمەندی پاسپۆرت زۆر بوو. بەڵام ئەوەی کە تێبینیمان کردو لەم 5 مانگەیە لە 5 مانگە هیچ بەریەکەوتنێک لە نێوان هاوڵاتی بۆ هاوڵاتی نەبووە. لەم 5 مانگەشە هیچ بەریەکەوتنێک لە نێوان هاوڵاتی بۆ ئەفسەر و کارمەندی پاسپۆرتان نەبووە لەبەر ئەوەی هاوڵاتێکە لە بارودۆخێکی دەرونی زۆر ئارامترە و هیچ مەوعید و ئیلتیزامێکی نەماوە بە ئیسراحەتی خۆی معاملەکە ئەکا و ئەگەڕێتەوە. خاڵێکی گرنگیش ئەوەیە پێش ئەم 5-6 مانگە ئێمە لەگەڵ سەرانسەری عێراقا لە سیستەمەکە بەیانان کارمانە کرد. لۆدێکی زۆر هەبوو لەسەر سیستەمی پاسپۆرتی عێراقی بۆیە پەککەوتن و شەتداونی زۆر بوو. بەڵام ئێستا کە ئێوارانی لە 2 بۆ 6 عێراق دایخستووە دایرەکانی عێراقی چوونەتە ماڵەوە ئێمە تەنها سیستەمەکە تەڤەڕقی کردووە یان بتەنها بۆ هەرێمی کوردستان کارەکات بۆیە زۆر خێراترە کە هاوڵاتی دێ ئەمڕۆ معاملەکە یا سبەیە بێ بەخاوەنی پاسپۆرت یا ئەو پەڕی 2 سبەی زۆر خێراترە و زۆر کێشەکانمان زۆر کەمتر بۆتەوە و لە بەرژەندی هاوڵاتی. بۆیە ئێمە بەڕاستی داوامان کرد لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان نەتیجەی ئەم 5 مانگە بۆمان دەرکەوتووە کە لە بەرژەوەندی هاوڵاتی و دایرەکانی پاسپۆرتە داوامان کرد کە وەکو خۆی بمێنێتەوە ئێواران دەوام بکرێ باشترە و بەرژەوەندی هاوڵاتیە دووریش نییە بۆ دام و دەستگاکانی کەی دەوڵەت وەکو جنسیە وەکو ئیقامە وەکو پۆلیسی هاتوچۆ ئەمە ڕاست بێ بەڕاستی ئێمە تاقیمان نەکردوێتەوە لە شوێنانە بەڵام دوور نییە ئەو پلانەی کەوا ئێستا سەرکەوتووە بۆ پاسپۆرت بۆ ئەوەکانی کەش بە هەمان شێوە سەرکەوتوو بێ.
باشە سەبارەت بە ئەوەی کە باس لەوە دەکرێت گۆڕانکاری دەکرێت لە پاسپۆرتی عراقیدا و دەکرێت بە ئەلکترۆنی هیچ زانیاریەکتان هەیە لەو بارەیە و گۆڕانکاریەکان بە شێوەیەکەن چۆن دەبن؟ بەڵێ بێگومان ئەو پلانە هەمووی تەواو بووە. ڕێکارە کارگێڕەکان، ڕێکارە فەنیەکان، گرێبەستەکان هەمووی تەواو بووە، هیچ شتێک نەماوە. ماوەتەوە بەس وەزیری ناوخۆی عراق مسادقەی لەسەرکە بەس فەرمان بدا بە جێبەجێکردنی ئەینە هەموو کارێکی تەواو بووە. بێگومان کردنی پاسپۆرتی عێراقی بە پاسپۆرتێکی ئەلکترۆنی شێوازی فنلەندی و ئەمریکیەکە زۆر جیاوازی هەیە، زۆر کاریگەری هەیە، ڕۆتین زۆر کەمەکاتەوە، کار ئاسانی بۆ هاوڵاتی گەشتیار زۆر کەمەکاتەوە. ئەو پاسپۆرتە ئەلکترۆنیە کە دەرچێت پێویست ناکە هاوڵاتی بچێتە پێش چێکپۆینتی پاسپۆرت لە سنوورەکان و لە فڕۆکەخانەکان. بۆ نمونە هاتووان و ڕۆشتوانی فڕۆکەخانی سلێمانی 5-6 کابینەیە تر پێویست ناکە هاوڵاتێکە بچێتە بەردەم ئەفسەرەکە لێ بپرسە لە چۆ هاتووی بۆ چۆ ڕۆشتی ئەم ڤیزەیە چۆن دەستکەوتووە چەند جارە هاتوچۆکە ئەم پرسیارانی لێ ناکات تەنها چێتە پێش ماشێنێک پێش ئامێرێک لەوێ پاسپۆرتەکەی ئەم دیودی وەکات و ئەو پەڕی یەکەمی کە زانیاریەکانی لەسەر و سیم کارتەکەی تیاخاتە سەر ئامێرەکە کە کێشەی نەبوو خۆی دەرگاکەی بۆ کاتەوە ئەچێتە دەرەوە و پێویست ناکە مۆریش لە پاسپۆرت بدرێت لەمە دووە مۆری هاتوون و ڕۆشتوو لەبەر ئەوەی کەوا بۆ خۆی ئەو دۆکۆمنتانە سکانەکە ئازانێت چەند هاتووە چەند جا ڕۆشتووە بۆیە ئەو خێراتریشە ئەمە کار ئاسانیشی زۆرە بۆ هاوڵاتیان ڕزگاریانە بێت لەوەی کەسەرە بگرن و ناڕەحەتیی زۆریان توش بێت و کارەکانیان ئاسانتر تێپەڕێ. باشە پرسیارێکی زۆر هاتووە لەبارەی ئەوەی کە ئایا ئەگەر کەسێک پاسپۆرتەکەی بەسەر چوو بێ بۆ نمونە ساڵێک بەسەر وادەی تەوابوونەکەیدا بەسەر چوو بێ و تازەی نەکردبێتەوە هیچ غەرامەیەک سزایەکی دارایی هەیە بۆ ئەو بابەتە هاوشێوەی مۆڵەتی شۆفێری؟ نەخێر لە پاسپۆرتە ئەو کێشەیە نیە لەبەر هاوڵاتی ئارەزوومەندەکەی دێ پاسپۆرتەکەی نوێەکاتەوە بۆیە ئەگەر ساڵێک و دەیان ساڵیشی بەسەراچێت ئەکسپایر بێت چەند ساڵی بەسەراچێت هیچ کێشەیەشی نییە کەی هات ئەتوانێت بێ بە خاوەنی پاسپۆرت بەڵام ئەوەیە هاوڵاتی کە ساڵێکی تاما بێ پاسپۆرتەکەی ساڵە یەک ڕۆژکەم ئەتوانێت بێت پاسپۆرتەکەی نوێکاتەوە بۆ نمونە 11 مانگی تیامەوە 10 مانگی تیامەوە ئەتوانێت بێ پاسپۆرتەکەی نوێکاتەوە هیچ کێشەیەشی نییە. باشە ینی ئەگەر سەبارەت بە کوالیتی پاسپۆرتی عراقی قسە بکەین ساڵانە لە ڕیسبەندی باشترین پاسپۆرتەکانی جیهاندا نەکبوونینیە لە پلەی خراپترین پاسپۆرتەکانی جیهاندا دەیبینین لە ڕیزەکانی پێشەوە بۆچی بەهاکەی جارانی نەماوە ینی سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک کۆتوبند لەسەر عێراق بووە وەک ئەوەی کە پاڵپشتی تیرۆری کردبێ یاخود لە ڕووی ئەمنیەوە ناسەقامگیر بێ لە ڕووی ئابووریەوە ناسەقامگیر بێ بۆ تا ئێستش بەهاکەی جارانی بۆ نەگەڕاوەتەوە. ئەم کارە پەیوەندی بە دەفتەری پاسپۆرتەوە نیە بۆ نمونە ئێمە لە داهاتووە کە پاسپۆرتی ئەلکترۆنی دێتە پێشەوە هاوتای پاسپۆرتی فنلندی و سوئدی و ئەمریکی هەمان دیزاین هەمان پلان هەمان دەفتەرە بەڵام لەگەڵ ئەوە شاسەیرەکەی ئێمە بەو ڕێژەیە ناچینە پێشەوە لەو لیستەی کە جەنابەت باس کرد. هۆکاری ئەوەی کەوا ئێمە بچینە پێشەوە چەند هۆکارێکە یەکەم ئەو وڵاتە کێشەی سکوریتی کێشەی ئەمنیتیان نەما بێ کێشەی کۆمەڵایەتەکانی چارەسەر بوو بێ کێشەی ئابووری چارەسەر بوو بێ هاوڵاتیانی ئەو وڵاتە نەچن بە وڵاتانی کە بە هۆکاری کۆمەڵایەتی و ئابووری کێشەی ئەمنیەوە پەنابەرن داوای پەنابەرێتی بکەن و داوای لجوء بکەن لە وڵاتە ئەوانە هۆکارن بۆ ئەوەی کەوا ئاستی پاسپۆرتی عراقی بەرز بێتەوە هەر بۆ نمونە لە هەشتاکان و هەفتاکانی حکوومەتی عراقی کە پاسپۆرتی عێراقی لەو ئاستی ئێستاشانە بوو دەفتەرەکە بەڵام سیرتە کرد بۆ زۆربەی وڵاتانی دنیا بە زۆر ئاسایی ڤیزە وەرەگرت بۆ لەبەرەوەی بارودۆخی ئابووری مستەقر بوو بارودۆخی کۆمەڵایەتی مستەقر بوو بارودۆخی کێشە کۆمەڵایەتەکانیش نەبوو و هاوڵاتیانی عێراقی لە هەفتاکان و هەشتاکانە بەڕاستی بە ڕێژێکی زۆر کەم ئەچوون لە وڵاتان داوای پەنابەرێتیانە کرد بەڵام ئێستا لە سەرانسەری عێراق کێشە ئابووری کۆمەڵایەتی و ئەو کێشانە بەردەوامە ئەوانە هۆکارێکن بۆەوەی ئاستی پاسپۆرتی عێراقی لە دابەزی نابێت. باشە سەبارەت بە ڕسوماتی دەرهێنان و نوێکردنەوەی پاسپۆرت لە ئێستادا چەندە ئەگەر کەسێک بوێ بە یەکەم جارێتی پاسپۆرت دەرێنێ و ئەگەر کەسێک پاسپۆرتەکەی نوێیە کاتەوە ڕسومات چەندەیە بۆ ئەوە؟ بەڵێ جیاوازیەک نییە لە نێوان ئەوەی کەوا یەکەم جارێتی پاسپۆرت دەرێنیان نوێیە کاتەوە هەمان ڕسوماتە ئەویش ئەو دەفتەر ئەو سەکەیە بڕیچێکی بانقەکەی 25,000 25,000کە زایدەن ئەمولەی 2,000 بۆ 3,000 بەپێی ئەو بانقی کە تۆ چەکەکەی لێبڕی چونکە 6 بانقی لێ لە پێش دەرگای پاسپۆرتی سلێمانی ئایا بانقەکە حکومیە بانقی ئەهلیە لەم 6 بانقە جیاوازیەکە 2,000 بۆ 3,000 ئەمولە کەواتە لە نێوان 28,000 بۆ 29,000 بۆ
بۆ 30,000 حەقی چەکەکە و ئەمولەی بانکەکەیە ئەو 25,000 یەکەم کە تۆ چەکەکەت پێ بڕیوە ڕاستە و خۆ لەو بانکەوە ئەچێ بۆ بەغداد چونکە لەسەر ژێر حسابێکی مۆغڵقە چونکە ئەو بانقانە بەغدا خۆی ڕێگەی پێداون ڕاستەوخۆ ئەو چەکە ئەچێ بۆ بەغداد مەبلەغەکە و هاوڵاتێکە دێتە ژوورەوە هەمان مەبلەغە لە نێوان نوێکردنەوە یا یەکەم جاردە. باشە ینی ماوەی پاسپۆرتەکە تاوەکو ئەو لەوە یەکەم ڕۆژی دەرێنانی و تاوکو ئەکسپایرە بێت لە ئێستادا هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە بۆ تەمەنی ئەوانی کە منداڵن و ئەوانشی کە مێرد منداڵن و ئەوانشی کە بە تەمەن و پێگەیشتون هیچ گۆڕانکاریەکێ لە هەندێک وڵات گۆڕانکاری ڕووی داوە لە عێراقدا ئەو گۆڕانکاریانە ڕوویان داوە؟ بەڵێ لە عێراقدا تەمەنی پاسپۆرت 8 ساڵە 8 ساڵی ڕێکە بەڵام بۆ مناڵ ئەوانەی کە خوار 15 ساڵن 4 ساڵە بە هۆکار چییە 4 ساڵە لەبەرەوەی دەموچاوی زۆر گۆڕێ گەشاکە دەموچاویشی زۆر گۆڕێ بۆ ئەوەی کە تووشی کێشە نەبێت لە دەواازە سنوورەکان و فڕۆکەخانەکانی وڵاتانی دەرەوە بۆیە 4 ساڵ جارێک مناڵ پاسپۆرتەکەی بە بگۆڕێت بۆ ئەوەی تووشی کێشە نەبێت بۆیە تاکو 15 ساڵ لە 4 ساڵ تەمەنی پاسپۆرتەکەیە ئەگەر مناڵە گەشت لە سەروی 15 ساڵ بوو لە 16 ساڵ و 7 ساڵ بووە سەرەوە ئەوانە پاسپۆرتەکانیان تەمەنی 8 ساڵە. سپاس بۆ عەمید سالار عەبدوڵڵا بەڕێوەبەری پاسپۆرتی سلێمانی کە بە شوێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ ئامادەبوونی جەنابتان.